سەرۆک ترامپ دووشەممە خۆڵێکی نوێی دیکەی گەمارۆکانی ئەمریکای بەسەر ئێراندا سەپاند دوای ئەو راپۆرتانە کە ویلایەتە یەکگرتووەکان هێرشی ئینترنێتی بۆ سەر کامپیوتێرەکانی دەستگای ئیتلاعاتی ئێران ئەنجامدا. تارانە و هێرشانەی بە پێشێلکردنی یاسای نێونەتەوەی زانی و ڕەخنەی توندی لە خۆلی گەمارۆکانی ئەم دویانە گرت. ئابووری ئێران لە دۆخی هەرە خراپدایە، بێکاری گەلێک زۆرە، ئاوسانی دراویش هەروایە، بۆیە گوشاری گەمارۆکان لە ڕادەبەدەرە. بەڕێوەبەرایەتی ترامپ لە ڕێکەوتی ناوچی 2015 نێوان ئێران و وڵاتانی زلهێز هاتە دەرو گەمارۆکانی پێشووی بەسەر ئێراندا سەپاندەوە و ئێستا گەمارۆی نوێی لە دژی ڕژیمی ئێران هەیە. ئێستا ئەمریکا ئەو گەمارۆیانی بەسەر ئێراندا سەپاندۆتەوە و خاڵی سەرەکی ئەوەیە ئێمە ئەوەمان ئەنجام داوە لە دەمێکدا حکوومەتی ئێران هێشتا بەپێی بەڵێنەکانی ڕێکەوتنی ناوکی دەچێتە پێش. ئێستا دەبینین خەڵق لۆمەکە دەخەنە سەر ئەمریکا، بۆیە بەم شێوەیە ئێمە لایەنگری خەڵکی ئێران لە کیس دەدەین. ئەو ژێنراڵە دەڵێت ڕێبەرانی ئێران زۆر وێ دەچێت بە وشیارەوە هەنگاو بنێن. پێم وایە ڕێبەرانی ئێران هەوڵ دەدەن بۆ ساڵێک و نیوی دیکە بمێننەوە، خۆیان لە شەڕ لەگەڵ ئەمریکا دوور بخەنەوە پێچگەل لە ڕووداوی جێگای شەرم لە کەندا و چاوەڕێ گۆڕانی بەڕێوەبەرایەتی ئەمریکا دەبن، بەڵام ڕێبازی ئەمریکا ئەوەیە شەڕ نەکات، بەڵکو لە ڕووی ئابووری گوشیان بخاتە سەر بە ئەو هیوایە جۆرێک لێکترازای نێوخۆی شۆڕشێکی سەوزی تر ڕوو بدات و ڕووخانێکی ڕژیم بێت. لە هەمان کاتدا شەڕقسە هەروە درێژەی هەیە. چوارشەممە سەرۆک ترامپ لە وتوێژێکی لەگەڵ فاکس نیوز گوتی ئەو شەڕ لەگەڵ ئێران ناکات، بەڵام ئیدعای کرد هەر شەڕێک لەگەڵ کۆماری ئیسلامی ببێت ماوەیەکی زۆر ناخایەنێت. ئایەتۆڵا خامنەیی ئەمریکای بە هەرە ڕژیمی بەدکار لە جیهاندا ناوزەت کرد.